سڵاتان لێ بێدەم کاتتان باش بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئامێوارش بارمەتی هاوکاران و بە شەوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت ئێوارێکی خۆشتانە بێت ئازیزان و خۆشەویستان ئێمە بێگومان بۆ میوارێژ میوانێکی ئازیز و خۆشەویست لە ستۆدیۆ لەگەڵمدایە بۆ ئەمڕۆ میوانەکان پرۆفیسۆر و دکتۆر جەواد فەقی عەلیە کە مامۆستای زانکۆیە کە دکتۆر جەواد کە کتێبی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەندی نووسیوە و ئامادە کردووە کامی ئاماژە بۆکەم کە لە یادی 77 ساڵی کۆچی دوایی مەلای گەورەدا کە ناوی تەواوی مەلا محەممەدی جەلیزادەیە بەرگی دووەمی کتێبی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەندی چاپ کراوە هەروە بڵاو کرایەوە و هەروە کە چاپی یەکەمی ئەم کتێبە لە 2009 لەسەر ئەرکی مام جەلال چاپ کراوە بڵاو کرایەوە کاو کاتەش هەر بەرگی یەکەمی لەژێر سەرپەرشتی دکتۆر جەواد ئەم کتێبە بڵاو کرایەوە و هەروە بەرگی دووەمیشی لە یادی 77 ساڵی کۆچی دوایی مەلای گەورەدا بڵاو کرایەوە بۆی ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری دکتۆر جەواد فەقی عەلیمان کردووە بۆی باس لە ئەم کتێبە بکەین و هەروە باس لە بەرهەمەکانی مەلای گەورە بکەین و هەروە تەفسیرەکانی مەلای گەورە وەک دەزانین کە مەلای گەورەیەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە لە ڕابردووە کە کەسایەتێکی زۆر و ناگبیر و ڕۆشنبیر بووە و هەروە زۆر نووسین یاخۆت زۆر گێڕانەوە هەیە دەربارەی مەلای گەورە ئێمە ئەمڕۆ ئاشنا بین بە بەرهەمەکانی مەلای گەورە و هەروە بە کەسایەتی مەلای گەورەش کە لەو سەردەمەدا چی کردووە بۆ گەنجان و بە شێوەیەکی گشتی بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا. دکتۆر گیان بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵم کە ئەمڕۆ پێکەوە دانیشتین بۆی گفتوگۆ بکەین دەربارەی ئەم کتێبە گرنگ و جوانە و هەروەها باز لە ناوڕۆک و هەروە تەفسیرەکانی مەلای گەورە بکەین. دکتۆر چۆن بڕیارەدا کە بەرگی دووەمی کتێبەکە لە یادی 77 ساڵی کۆچی دوایی مەلای گەورەدا بڵاو بکەیتەوە؟ سەرەتا پێم خۆشە سوپاس و پێزانینی خۆمم بۆ بەڕێز دکتۆر بەرهەم دەربە بڕۆم کە ئەرچی چاپی ئەم تەفسیرەی گرتە خۆی چاپی یەکەمی ئەم تەفسیرە لە ساڵی 2009 لەسەر ئەرچی جەناوی مام جەلال چاپ کرا. مە چاپی دووەمە کە ئێستا ئامادە بووە و چاپکراوە لە ڕۆژی دەیدا لە کۆیە لە باخچەی مەڕبەندی کۆیە بە هاوکاری مەڕبەند هەستانی مەراسیمێکمان ساز کرد بە بۆنەی کۆچی یادی 77 ساڵی کۆچی مەلای گەورە لەوێ وەکو دیاریەک ئەم تەفسیرەماندایە ئەو بە ڕێزانەی کە داوت کرابوون ئەم تەفسیرە کە ئێستا بریتێ لە 4 بەرگ لە سەرەتادا لە دەبەرگ چاپکرا ئەگەر بوار هەبێ پێم خۆشە چڕۆکی تەفسیرەکە باز بکەم کە لە ساڵی 1933 کۆمەڕێک گەنج لە کۆیە دێنە خزمەت مەلای گەورە مەلا محەممەدی جەلی داوای لێ دەکەن تەفسیری قورئانی پیرۆزیان بۆ بکا بە کوردی ئەویش لەبەر ئەوەی گەنجی خۆشویستەوە و هیوای بە گەنج و لاوەکانی وڵاتەکەی بووە چەند شعرێکی هەیە هەر لەسەر گەنج لە دیوانەکەی ڕەزامەند دەبێ دەست پێ دەکا بە تەفسیرکردنی قورئان لە 1933 تا 1943 لە ماوەی 10 ساڵ تەفسیرەکەی تەواو کردووە کە تەفسیرەکەی تەواو کرد 9 مانگ پێش ئەوەی کۆچی دوایی بکە مەلای گەورە تەفسیرەکە ئامادە بوو بە دەستنووسی خۆی بەڵام دەستنووسی مەلای گەورە ناخۆش بووە بۆیە هەندێک لە تەفسیرەکە یەک لە خوێندکارە قوتابیە مەزنەکانی ئەو کە ناوی مەلا مەعسوومی هەورامیە بەدەستی خۆی نووسیوەتەوە ئەو تەفسیرە مایەوە تا ساڵی 1968 نەجیبەخانی کچی مەلای گەورە بەرجێکی لێ چاپ کرد. دوایی لە ساڵی 1972 دوو بەرجەکەی لێ چاپ کرا لەبەر ئەوەی وەک باسم کرد کە خەتەکەی زۆر ناخۆش مەلای گەورە لێژنەیەک پێ کاتووە لە ساڵی 1969 کە لە بەڕێزان مامۆستا مەجیدی شێخنووری کە دەکا برازای مەلای گەورە و مامۆستا تاهر ئەحمەد حەوێزی کە مێژنووسێکە و خەرچی کۆیە لەگەڵ مامۆستا مەلا عەبدولقادری کانی دەڕبەندی کە یەکێک لە بەناوبانگترین فەقیهەکانی مەلای گەورە بووە بە هەستاون بە نووسینەوەی تەفسیرەکە لەسەر ڕێنووسی نوێی کوردی لە 1969 دەستیان پێ کردو بۆ ماوەی 10 ساڵ ئەو جا تەواو بووە کردوێتیانە 30 دەفتەر کاتێک کە جەنای مام جەلال فەرمانی کرد کە ئەو تەفسیرە چاپ بکەین تەمان لە ڕێگای برای بەڕێزم کاک دکتۆر سەید ئەحمەد بەرزنجی و من و ئەو سەرپەرشتیمان کرد کە دەستمان پێکرد لە 2007ەوە خەریک بووین تا 2009 جا ئامادە بوو کە ئامادە بوو مەراسیمێکمان لە کۆیە لە زانکۆی کۆیە ساز کرد
دەوری 500 کەسمان لە کەسایەتەکانی و مەلایزانایەکانی کورد بان کرد بۆوێ وەکو دیارەیەکی جەنابی مام جەلال لەو تەفسیرەماندایە میوانەکان ئەو کاتە و جەنابی مام جەلال زۆر دڵخۆش بوو بە چاپکردنی ئەو تەفسیرەکاتی خۆی. هاتە سەرڕێەوەی کە بێگومان کۆکردنەوەی تەفسیرەکانی مەلای گەورە زەحمەت بووە کە تۆ ئەم هەموو تەفسیرانە کۆ بکەیتەوە خۆت کە لە ماوەی ساڵانی ڕابردووە چەندێکی پێچوە ئەنج جارێکی کە نووسراوە تو ئەم تەفسیرانە یاخود بە ڕێنووسی کوردی بۆ تۆ زەحمەت نەبوو دکتۆر کە هەموو ئەمانە پێ کۆ بکەیتەوە لە ماوەی وەکوتن لە 2007 بۆ 2009 چاپیەکەممان ئامادە کرد لەسەرشی جەنابی مام جەلال لە ڕاستیدا پێش من ئەوانەی کە کارەکەیان کردبوو کارەکەی ئێمەیان ئاسان کردبوو من و کاک دکتۆر سەید ئەحمەد بەرزنجی سەرپەرشتی کارەکەمان کرد بە چاپگەیاندنی و دوایەوە کە چاپ کرا وەک باسم کرد لە دەبەرگ بۆ ئەو کاتە دوایەوە تەفسیرەمایەوە تا لە 2019 کاک دکتۆر بەرهەمدی وەکو پێشنیازێک باسم کرد گوتمەوە تەفسیرە کە چاپمان کرد خەرچێکی زۆر داوای دەکات لەبەرەوەی لە ڕاستیدا تا ئێستا هیچ مەلایەک نە لە کورد نە لە عەرەب نەیتوانیوە تەفسیری قورئان بکە بۆ شێوەی مەلای گەورەکە کردوویەتی بۆ یەکەمین جاریشە بۆ شێوە تەفسیرەکانیشی ئاوا کۆکرێتەوە بە شێوەیەکی زانستیانە و بە شێوەیەکی گفتوگویەکی خۆشی تێدایانی و نەبێ ئەوە هەر تەفسیرێک بێ وەکو تەفسیرەکانی کە ڕاگوزەرێت ئەو تەفسیرە بەشێکە لە مێژووی کورد بەشێکە لە ئەدەبی کورد یعنی شعری کوردی تێدایە بەروار و مێژووی ڕووداوەکانی میلەتی کوردی تێدایە بۆیە جەنابی مام جەلال زۆری پێخۆش بوو کە چاپمان کرد دوای وەکو باسم کرد کاک دکتۆر بەرهەم کە باسم کرد گوتمەوە تەفسیرە چاپکەینەوە زۆری پێخۆش بوو وتی مەلای گەورە شایانی زۆر لەوە گەورەترە بێگومان یەکسەر ڕەزامەند بوو ئێمەش لە ماوەی ساڵێک ئەومان ئامادە کرد زۆر باشە دەستەکانە خۆش کاک دکتۆر ئەگەڕێمە وڵات بەردەوامی لە گفتوگۆکانمان باسا لەگەڵ بینەرانە مەراسیمی بڵاوکردنەوەی ئەم کتێبە ببینین کە لە باخچەی مەڵبەندی چواردەی کۆیا مەراسیمەکەی بەڕێوەچوو بە ئامادەبوونی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و زانایانی ئاینی و ئەدیب و ڕۆشنبیران و نووسەران لەسەر ئەرچی هەڤاڵ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە یادی 70 ساڵەی کۆچی دوایی مەلای گەورەی کۆیا بەرگی دووەمی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەند پێشکەش بە ئامادەبووان کرا. ئەرکدار دەبین بەت و پاتکردنەوەی ڕێز و وەفا و درود بۆ ڕۆحی پاک و زوندوی سەرکردەی گەورەی نەتەوەی مان جەنابی مام جەلال کە فێری کردین ڕێز لە هەموو ئاین و ئاینزاکان و بە تایبەت ئاینی پیرۆزی ئیسلام و زانا و ناودارانی کورد لە وارەدا بگرین. بەڵێ بەڕێز مام جەلال هەمیشە ئامۆژگاری دەکردین کە ڕێز لە ڕابردوومان بگرین و شانازی بە کەڵە پیاوەکانی مێژوومانەوە بکەین و هەر بۆ زانیاری و بیرهێنانەوە بۆ یەکەم جار لەسەر ئەرک و فەرمانی بەڕێزیان چاپی یەکەمی تەفسیری مەلای گەورەی کۆیا لە چاپدرا و بڵاو کراوەتەوە و لە ئێستادا و بۆ جاری دووەم چاپی دووەمی ئەم تەفسیرە لەسەر ئەرچی سەرۆک کۆمار جەنابی کاک دکتۆر بەرهەم کە ئەویش یەکێکە لە خوێندکارەکانی خوێندنگەکەی مام چاپ کراوەتەوە و وەک دیاریەک ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکرێت. ئەمڕۆ لە شاری حازی قادر و مەلای گەورە و سەدان بیرمەند و سەرکردەی لێهاتوو لەوانە جەنابی مام جەلال بە خزمەت ئێوەی ئازیز دەگەین بۆ یادکردنەوەی یەکێ لە بیرمەند و زانە گەورەکانی میلەتەکەمان کە ڕێنەشاندەری هەموو کوردێکە بۆ یەکێتی و گەیشتن بەسەر فرازی و دوورکەوتنەوە لە وەهم و خەیاڵ بە ناوی بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار جەنابی کاک دکتۆر بەرهەم بە خێرهاتنی هەمووتان دەکەم و بەڕێزیان سڵاوی هەیە بۆ هەر یەکێک لە ئێوە و خۆشحاڵە بە هاتنتان بۆ ئەم بۆنەیە. تەفسیری کەلامی خوداوەند لە 4 بەرگ پێکاتووە و 1500 دانەی لێ چاپ کراوە. ئەم کتێبە خزمەتێکی گەورەیە با فەرهەنگ و کتێبخانەی کوردی. چەندین زانای ئاینی زۆر گەورەمان هەیە نەک لە ناو کۆمەلگای کوردی بەڵکو لە ناو کۆمەلگای هەموو ئیسلام سوودیان لێوەرگیراوە لە هەموو بوارەکانی ئاینی. بەڵام دەگمەنن ئەوانەی لە مامۆستایەکی ئاینی زانایەکی ئاینی وا گەورە کە لە یەک کاتدا کۆمەڵێک بواری پێکەوە خزمەتی بە لایەنی ئاینی و کۆمەلگای کوردەواری کردبێت.
بەڕێزان مەلای گەورە کە دێت تەفسیری کۆی قورئان دەکات بە زمانی کوردی ڕێک ئەم کارەی کرد ڕێک ئەو پەیامەی کە حاجی قادر ئیشی لەسەر کرد ئەویش بە کوردیکردنی تێگەیشتنی ئێمە بوو بۆ ئیسلام ڕێک لە نێو تەفسیردا جێگەی کردەوە. مەلا محەممەدی کوڕی مەلا عەبدوڵڵای جەلیلزادان ناسراوە بە مەلای گەورە لە ساڵی 1976 لە شاری کۆیە لەدایک بووە ئیجازەی مەلایەتی لای باوکی وەرگرتووە و دواتر وەکو دادوەر و لێپرسراوی میری خزمەتی گەلەکەی کردووە. تەمەنی خۆی بۆ کاری تەفسیر و نووسین تەرخان کردووە و یەکەم کەسیش بووە کچی خۆی ناردۆتە خوێندنگا. مەلای گەورە لە 12 تشرینی یەکەمی ساڵی 1943 کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی دەروێش خدری کۆیە بە خاک دەستپێردرێت. لە قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان. بەڵای خۆشەویستانی مە لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕمە بۆ لای دکتۆر جەواد بۆی بەردەوامی لە گفتوگۆکانمان دەربارەی کتێبی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەندی. کاکتۆر لە راپۆرتەکە زۆر شتی جوان و باش لەسەر مەلای گەورە باسکرا کە لاچێت ئەمنەوەی ئێستا خودەمجی لێ ئێستا زۆر ئاشنانە بن بە نووسینەکان و بە تەفسیرەکانی مەلای گەورە. یەکێک لە مەلایانەی کە هاوشێوەی نەبووە خۆ دەتوانێت یەکێک لە مەلا زیرەکەکان کە زۆر ڕابۆچوونی جیاوازیە بۆ لەسەر ڕووداوەکان لەو سەردەمەوە هەروە ئەوترێ دکتۆر کە زۆر پێشبینیشی یەکە لە ئێستاە کە نووسینەکانی مەلای گەورە خوێنیت و هەستەکەی کە بۆ ئەم سەردەمە نووسراوە. لە ڕاستیدا بەلای گەورە هەر ئەو بەرهەمەی نییە بە زمانی کوردی 4 بەرهەمی تری هەیە جگە لە ئەوەی بە زمانی عەرەبی 19 بەرهەمی هەیە. لە کۆی بەرهەمەکانی دەتوانین وەکو هەڵسەنگاندنێک بۆ بەرهەمەکانی تەفسیرەکەی بەشا بەرهەمی دەژمێردرێت و هەرچی بیر و بڕوا و تێڕوانینی خۆی هەیە لە تەفسیرەکەی باسی کردووە. ئەو تەفسیرەش ئەگەر بێت و بمانەوە هەڵی بسەنجێنین دەتوانین بڕین هەتا ئێستا بە زمانی کوردی تەفسیری وا بۆ قورئان نەکراوە بەو شێوەیە نەکراوە جگەلەوەی ئەگەر بێت و بەراوردش بکەین بە تەفسیرەکانی عەرەبی یاز بە زمانەکانی کە بۆ قورئان کراوە ئەو تەفسیرە لە ڕیزی پێشەوە دەبێت بێگومان لەبەرەوەی ئەو تەفسیرە هەر ئەوەندە نییە باسی ئاەتێکی کرد بێ و تەفسیر بە لێکدانەوەی مانایەکانی کرد بێت بەڵکو زۆر شتی سەیری تێدایە لەوانە مێژووی تێدایە لەوانە شعری تێدایە لەوانە گفتوگوی تێدایە دەربارەی عەقیدەی موسڵمانان کە ئەو ویستوێتی بەڕاستی ویستوێتی عەقیدەیەکی پاک و ڕەوان بە میلەتەکەی خۆی بڕێ لەبەر ئەوەی لە سەردەمی ئەو زۆر شێواویەک لە بیربڕوای خەڵکدا هەبووە لە عەقیدەی خەڵکدا هەبووە ویستوێتی خەڵک بگەڕێنێتەوە سەر عەقیدەی ڕاستی ئیسلامەتی بۆیە دەتوانین بڕین مەلای گەورە پرۆژەیەکی بەدەستەوە بووە پرۆژەی بنیادنانەوەی مرۆڤی کورد بۆ جارێکی کە لە هەموو لایەنەکانی ژیان ئەو پرۆژەیە خانەی هەیە جێگای هەیە لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاست لە بواری بیربڕوای ئاینی لە هەموو بوارەکان ویستوێتی لە پێش هەموو شتێ دەستنیشانی کەم کورتەکان بکات ناڕێچەکان بکات و ئەوەی کە مەلای گەورەش جیا دەکاتەوە لە مەلایەکانی سەردەمی خۆی و تەنان لە مەلایەکانی ئێستاژەوەیە مەلای گەورە هەر بەوە نەوەستاوە دەستنیشانی نەخۆشیەکان بکات چارەسەرەکانیش پێوتوین چارەسەری کێشەکانیشی بۆ دیاری کردوتین و پێگوتو اینجا چ لە تەفسیرەکەی بێ و چ لە شعرەکانی بێ و چ لە هەموو شتەکان بە دوور و درێژی ویستوێتی شۆڕشێک بەرپا بکات شۆڕشێک بۆ بنیادنان وەگوتم بۆ بنیادنەوەی مرۆڤی کورد جارێککە بۆ ئەنجامدانی گۆڕانکاریی بنەڕەتی لە عەقلیەتی ئینسانی کوردی بۆی عەقلیەتێک بێت لەگەر سەردەمدا بگونجێت لەگەر ئەو هەموو شتە سەیرانەی کە لە دەور پشت هەیە بتوانێت وەڕامی پێ بێت بۆیە کاکتۆر ئەتواندرێت بە خوێندنەوەی ئەم کتێبە یاخود بەم کتێبەوە هەروە بە بەرگی یەکەم و بەرگی دۆمی کتێبەکە بە کۆی گشتی هەموو تەفسیرەکانی مەلای گەورە خراوەتە ڕوو یاخود نووسینەکان زۆر لەوە زیاترن تەفسیراتەکان زۆر لەوە زیاترن وەکو تەفسیر قورئان ئەوەی کە کردوێتی مەلای گەورە لێرە کۆکراوەتەوە وەکو تەفسیر قورئان بەڵام بەرهەمەکانی مەلای گەورە وەک باسم کرد هەندێک بەرهەمی بە کوردی هەیە هەندێکیان ماون هەندێکیان ون نەگەیشتوتە دەستمان لە ڕۆژگار فەوتاوە لەوانەی کە گەیشتوتە دەستمان بە کوردی
دوو کتێبی ترە فڕی قەل فڕی کە ئەوش دەربارەی عقیدەیە دەربارەی بێر و بڕواایە واروها کتێبێکەکە هەیە بە ناوی عقیدەی کوردی کە بۆ هەندێک گەنج و لاوی قەڵازەی نووسیوە هەندێک پرسیارێن لێ کردو وەڵامی داوتنەوە جگەلەوە دوو کتێبیکەی هەیە یەکیان بە ناوی خەون و خەیاڵ و کتێبێکی کەش هەیە بە ناوی کەرامەت نوێکەرەوە مجدد ئەوانە هەتا ئێستا دیار نین ئەوە بە کوردی لەوە هەندێک کتێبی بە عەربی هەیە کتێب عەربیەکانی هەندێکیان دیار نین تەنها کتێبێکی کە لە ئوسوڵ فقه بە ناوی ئەلمەسقول ئەوە ماوە چاپ کراوە تا ئێستا پارێزراوە بەڵام کتێبەکانی تری کە لە بواری عەقیدەیە تا ئێستا هەندێکیان ونە دیار نییە چەندی هەڵساوین لە دوی گەڕاوین نەگەیشتۆتی لێ هەندێک لەو کتێبانە پارێزراوە لە بەغدا هەندێکیان لە لای بنەماڵەکەیان پارێزراوە بوو هەتا ئێستا هەندێکیان بە چاپ تۆکو خۆت ینی زۆر هەوڵت داوە کە ئەو کتێبانت بەدەست بکەوێت بەڵام نەماون لەبەرەوەی نامی ماستەرەکەم لەسەر مەلای گەورە بوو لە زانکۆی بەغدا کاتی خۆی لە ساڵی 1990 بۆیە زۆر هەوڵمدا کە بەرهەمەکانی بدینمەوە بەڵام نەگەیشتمە هەمویان نەدۆزرایەوە بەڕاست ئەو دوکتێباش کە تەمەنێکی زۆریانێک کاری زۆر پێم خۆشە کە پیشانی بینەرانی شپێن لە ڕێی کامێرەکەەوە و هەروەها ئاماژە بکەیت کە ئەگەڕێنەوە بۆ ساڵی چەند ئەم نووسینانە ئەم کتێبیان کە گوڵبژێرێکە لە شعری مەلای گەورە و حازی قادر و پیرەمێرد ئەوە تەبەن لاپڕی یەکەمێتی بەڕام هەندێکی کۆن بۆ لە ساڵی 1943 واتە هێشتا مەلای گەورە لە ژیاندا ماوە ئەم کتێبە چاپ کراوە لە سابلاغ لە مەهاباد چاپ کراوە پێش کۆماری مەهاباد پێش کۆماری کوردستان لە مەهاباد واتە ساڵی 1943 واتە 67 ساڵ پێش ئەمڕۆ ئەم کتێبە چاپ کراوە یەکەم بەرهەمی مەلای گەورە لێرە بە چاپ گەێنراوە دوای ئەو دیوانی شعرەکەی چەند جار چاپ کراوە کۆنترین چاپی دیوانی شعری مەلای گەورە ئەمەیە دیاری مەلا محەممەدی کۆیی ئەمە لە ساڵی 1950 لە هەولێر چاپ کراوە چاپخانەی کوردستان لە هەولێر دوایوی زۆر کەسیکە بەرهەمەکە لەسەر مەلای گەورە و بەرهەمەکانی مەلای گەورە نووسینیان هەیە لەوانە مامۆستا عەبدولخالق عەلاءالدین لەوانە مامۆستا ممتاز حەیدەری لەوانە چەند کەسێک لەوانە مامۆستا مەغدید حاجی کە وتارێکی لە وەڤاری کۆڕ زانیاری کورد لە بەغدا بەڕاو کردەوە دوای ئەو دەتوانین بڕێن قۆناغی دەست پێ دەکا ئەوش قۆناغی نووسینی زانستی لەسەر مەلای گەورە کە نامەی ماستەر و دکتۆرایە کە لە زانکۆکانی بەغدا لە زانکۆی کۆیە لە زانکۆی هەولێر لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر و لە زانکۆی سولێمانی هەتا ئێستا چەند نامی ماستەر و دکتۆرا لەسەر مەلای گەورە و بەرهەمەکانی مەلای گەورە نووسراوە زۆر باشە کارکتۆرەمێ ئاماژەش بۆ بکەین کە بە حکمەوەی کە تۆ زۆر بە دوای ئەم کتێبانە یاخود نووسینەکان و بەرهەمەکانی مەلای گەورەدا گەڕاویم دڵنیام کە زانیارێکی باشیشت لەسەر کەسایەتی مەلای گەورە کە لەو سەردەمەیە کە چۆن بووە چۆن ڕێنمایی خەڵکی کردووە بە تایبەت گەنجان کە گرنگێکی زۆری بە گەنجان ناوە کارکتۆرەکو لە راپۆرتەکەش ئاماژە پێکرا کە هەمیشە ڕێنمایی گەنجانی کردووە و هەروایەکی یەکەم مەلاش بووە کە کچەکەی خۆی ناردۆتە قوتابخانە لەو سەردەمەیە مەلای گەورە بەڕاستی خەمێکی لە دڵا بووە ئەوش خەمی ڕزگاری نەتەوەکەی بووە و کە تەمەشای واقعی میلەتەکەشی کردووە لەو سەردەمەی دیوێتی پێش هەموو شتێ پێویستە بەبایەق بە ئافرەت بدرێت بە ژن بدرێت دوای بە پەروەردەی منداڵ دوای بەلاو بە گەنجەکان دوای هەستاوە گوتاری لەگەر مەلایەکان کردووە داوای لێ کردوتن کە خۆیان بگۆڕن مەبەستش لە خۆگۆڕی چییە مەبەستی ئەوە بۆ بەشدار بن لە کێشەی میلەتەکەیان بۆ هەوڵدەن بۆ چارەی کێشەی میلەتەکەیان بۆیە ئەو کاتێک کە باسی دیوان و شعری مەلای گەورە دەکەی دەبینیشتی وە تێدایە ڕاستە ئەگەر تەمەشای وەکو شعر تەمەشای شعری مەلای گەورە دەکەی لەوانەیە نەگاتە ئاستی شعرەکانی یەکی وەکو نالی یا وفایی یاخود کوردی بەڵام کە دیتە سەر ناوەڕۆکەکانی زۆر بەرزتە لەوان کە دەرین بەرزترە لەوان بەسمان چێم بەسمان ئەوەیە کامون نووسینەکانی پامێکی زۆر گرنگی لە پشتەوە ئەو هەرچی لە دڕیا بووە بۆی لەسەر کاغەزدا ناوین هیچی نەهێشتۆتەوە هەموو خەمەکانی خۆی بۆ تۆمار کردوتی بۆ منە ئەگەر بوار هەبێت
بێگومان فەرموو شعرێکی هەیە هەواری کورد و کوردستان ئەپرسی هەواری کورد و کوردستان ئەپرسی وڵاتی چۆل و قەومی ڕوت و برسی لە سایە شێخ و شەیتان و علم و ئیمان لە نێو کوردان نەماوە خۆر بەسەرمان جا دەڕوات تەمان بەرزترین شعریشی ئەو شعرەیە کە دەفەرموێ من یەخەی خۆم لە بۆیەدا دەدڕم ئێوە نابن بە هیچ و من ئەمرم دەبێ من کەیفی چیم بە دنیا بێ قەومی من وا ڕەزیل و ڕیسوا بێ بێکەس و بێدەر و فەقیر و هەژار بێسەر و سەرفراز و شەروار ئەوەی ڕێگای لە کوردەکان گۆڕی لعنەتی خوا لە ئەلحەد و گۆڕی هەموو دیوانەکەی هاوارە هەموو دیوانەکەی ناخی دڕێتی ڕاستە بۆی تۆمار کردوتین هاوار دەکات دەڕێ یەکگرتوو بن یەکێتیتان هەبێت سەدەمە کارکتۆر باسی لە نەوتیش کردووە یعنی مەلای گەورە ئەوە بیرفراوان بۆ بۆ داهاتوش کردووە سیرەکە لەوەدا ئەو شتانی ئەو باسی دەکات ئێستا واقعەکەی دەبینین بۆ نمونە ئەو باسی سەرواتی و ینی بەرهەمی نیشتمانیەکان دەکات سەروەی وەتانی دەکات دەڕێ ڕۆژێک دێت دەستی بەسەردا دەگیرێ و ئێوە هیچ سابقتان بۆ ناکرێت کە لە سەردەمی ئینگلیزەکان و دوای ئینگلیزەکان و کە ڕژێمە داگیرکەرەکانی کوردستان یەکێک کاتۆتن هیچ حسابێکیان بۆ میلەتەکەمان نەکردووە کە لە وڵاتی خۆمان و لە خاچی خۆمان ئەو شتانە بووە بۆیە ئەو خەوانەی هەموو تۆمار کردو بۆمان لە بە شعر بە نووسینەکانی کەی هەوڵدا و هۆشیارمان بکاتەوە لەو خەوەی کە ئەمەی تێدا بووە بەڕاستی ئەو خەمی گەورەی چ بووە ئەوە بۆ کە دیوێتی دەور پشتی ئێمە میلەتەکانی ئێمە هەموو ڕزگار بووە هەمووی هۆشیار بۆتەوە بەڵام هەر لە خەودا بووە بۆیە یەخی خۆی دادڕی و ویستێتی هاوە هۆشیارمان بکاتەوە لەو خەوە درێژەی کە تێیدانێمە باشە کەواتە تا چەند گرنگە کارکتۆر کە نووسینەکانی بخوێنرێتەوە لە ئێستا یاخود ئێستا بۆ نمونە ئەمەم کتێبە هەیە لە بەردەستە گرنگی پێ بدرێت یاخود ئەتوانین بڵین لە ناوەندەکانی خوێندنیشە یاخود لە شوێنانەی کە گرنگە کە پەیامەکانی مەلای گەورە یاخود ئەو نووسین و بەرەمەکانی مەلای گەورە بە هەموو کەس بگەێنرێت چۆن ئەبێ گرنگی بەم بەرهەموو کتێبە بدرێت منم جارێ دەڕێم مەلای گەورە بیرمەندێک بووە پرۆژەیەکی هەبووە بۆ دروستکردنەوەی مرۆڤی کورد جا ئەو پرۆژەیە ئێستا کاتێتی بیری لێ بکەینەوە کاتێتی ئەوەی بگەڕێنەوە سەر بەرهەمەکانی و بە جۆرەی بەرهەمەکانی وی جارێککە پەروەردەی منداڵ بکەین جارێککە باغ بە ژن بدەین جارێککە دوورکەوینەوە لە نەخوێندەواری جارێککە بە تایبەتی لە بواری دڕاساتی ئیسلامی جارێککە پەیڕە و پرۆگرامی خوێندنەکانمان بگونجێنین لەگەر ئەو ئیسلامی کە بەرژەوەندی ئێمەی تێدایە کە ئێمە دەتوانین بڕین کورد مسلمانە بەڵام ئەو ئیسلامەتی لە ناو کوردە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە مەلای گەورە داوای لێ کردوتین کە ئیسلامێکی کوردیانە یاخود نەمەتێکی کوردەواری لە بە ئیسلامەوە بێت و جیاوازی هەیە ئەو ئیسلامی لای ئێمە لەگەر میلەتەکانی کە جیاوازەکەمە بەس چییە تێگەیشتنی ئێمە تایبەتە ئەو ژینگەی ئێمە تایبەتە بۆیە ئێمە هەموو وەختێک مەلای گەورە و مەلایەکانی تری کوردستانیش دوور بۆتن لە تونڕەوی و بۆیەش لە کوردستان قەت تونڕەوی جێگای نەبووتەوە و ئێستا وەزارەتی خوێندنی باڕا ینی پێویستە ئاماژە بۆ بکرێ بەڕاستی جارێککە پەیڕە و پرۆگرامی خوێندنەکانی بە تایبەتی لە بواری دەڕاساتی ئیسلامی هەمووی داڕشتۆتەوە و بە شێوەیەکی نوێ کە گونجاوە لەگەر ژینگە و لەگەر عەقلیەتی ئێمە و لەگەر دوا ڕۆژی ئێمەیە و ئێستا کاری لەسەر دەکرێت و پەیڕە و پرۆگرامێکی نوێ دەخوێندرێت لە کۆلیجی زانستی ئیسلامیەکان هەموو کوردستان زۆر باشە ئەم کتێبە ئێستا لە کتێبخانەکانی کوردستان دەسەکەوێت کارکتۆر نەخێر ئەو کتێبە لە ڕاستیدا وەکو دیاریەک دیاری جەنابی فەخامەت سەر و کۆمارە دراوەتە چەند کەسایەتێک بەدوەکو بەدەر لەوە دیاری دراوە ینی بە فرۆشتن نییە وەخت خۆشی کاتی کە چاپی یەکەممان کرد لە سەردەمی لە 2009 هەمان شت دیاریم جەنابی مامجلال بوو دامانە زیاتر لە 500 کەس بەس لە کۆیە لە کۆڕێکمان لە زانکۆی کۆیە ئەنجامدا دامانە 500 کەس لەوانەی کە ئامادە بوون جگە دوای ئەوەش زیاتر لە 1500 نسخەی کە نێردرا بۆ کەسایەتی خوێندەوار و زانایانی کورد باشە تا ئێستا چەند ینی داوای ئەم کتێبە و لێ ئەکرێکە بە دیاری پێیان ببەخشێ من دڵنیام کە خوێنەری ئەم جۆرە کتێبانە یاخود ئەم بابەتە زۆرە ینی بە تایبەت چۆنەڵی نوخبەکان یاخود ئەو کەسانی کە زۆر حەز بە خوێندنەوە ئەکەن بەڕاستی ئێمە 1500 نسخەمان چاپ کرده بوو
ئێستا 1500ەکە لە تەواوبوونە باشە بۆیە لێرە دەبێت داوا بکەین جارێککە جەنابی سەر و کۆمار لوتف بکە جارێککە چاپ بکەینەوە لەبەرەوەی داواکاریەکە یەکزار زۆرە لەسەری ئەنی بڕوا دەکەی ڕۆژانە بەدەیەها کەس تەلەفۆن دەکات بۆ من و بۆ کاگە بوزێر لە مەڕبند داوای ئەو کتێبە دەکەن لە هەموو کوردستان ولا حتەنانت لە ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژە لە ڕۆژئاو لە باکووری شەو داوایان لێ کردوتین ئەو کتێبیان بۆ بنێرین ئەو تەفسیرە بەڵام لە ئێستایان نییە و لە تاوەبەرەوە ژمارەیەک 1500 نوسخەمان کرد بەشی نەکرد بەڵام ئەمە بە دیاری بۆ ئێمە هێناوەەکانە خۆش زۆر زۆر سپاس دەستەکانە خۆش کاتی تۆرگیا من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی ئەم ئێوارەیە باسمان لەم کتێبە کرد بە هیوای تەمەند درێژی و سەرکەوتن و بەردەوامی بۆ بەڕێزت چی هەیە لە کۆتاییە ئاماژەمان پێ نەکرد بێ خود دواپەیامی تۆ دواپەیامی من بەڕاستی ئەوەیە کە ئێمە ڕابردوویەکی پرسەنگدارمان هەیە ڕابردووەکمان هەیە جێ ئێوە شانازی پێوە بکەین لی نەترسین هیچ لاپەڕەیەک لە مێژووی میلەتەکەمان لە ڕابردوودا هی ئەوە نیە شەرمی لێ بکەین بۆیە بە ئەو ڕابردووە بکەینە وانە بۆ ئەو نەوانە ئەو نەوەی کە ئێستا لەبەردەستە بۆی جارێککە پەیڕە و پرۆگرامی خوێندنەکانمان بگونجێنین لەگەر ئەو عقلێتانەی کە وەخت خۆی هەبووە بە تایبەتی زانایانی کورد مەلایەکانمان زۆر بەرهەمی بە پیت و زۆر زۆر شتی جوانن بۆ بەجێ هێشتۆتین دەتوانین سوودیان لێوەبرین لە هەموو بوارەکانی ژیان بێگومان دەستەکانە خۆشکاری من زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان نبووی دووبارە سپاس بۆ تۆمان دوومان کردی بەڵێ بینێرانی خۆشەویستی بەدارم تای پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێت سوپاس کە تا ئێستا لەگەڵمان نبوون بە هیوای ئێوارێکی خۆش بۆ گەشت لایەکتان خواتان لەگەڵ